وأنزل الله عليك الكتاب والحكمة وعلمك ما لم تكن تعلم وكان فضل الله عليك عظيما. وأنزل الله عليك الكتاب وخوای تعالى قرآنی بۆ تۆ دابەزاندووە والحکمەتە وچۆنیەتی ئەمە زۆر گرنگە لێرە. وأنزل الله عليك الكتاب يعني القرآن والحكمة وچۆنیەتی جێبەجێکردنی قورآنیش کە بریتیە لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. يعني خوای تعالى قرآنی بۆ تۆ دابەزاندووە وچۆنیەتیەکەیشی بۆ دابەزاندووە کە بریتیە لە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. إنا أنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم وعلمك ما لم تكن تعلم وفێری ئەو شتەی کردی کە تۆ پێشانە دەزانی. يعني فێری شتانێکی کردووە شریعەتی خوا وحتەنانە داناییش کە علم و معرفەتێکی فێر کردووە خوای تعالى پێشا پێغەمبەر نەیەزانی. ئەمە خوای تعالى فێری کردووە. وكان فضل الله عليك عظيما بێگومان فەزل و چاکەی خوای تعالى بەسەر تۆ ئەی پێغەمبەری خوای یەکجار گەورەیە، يعني زۆر گەورەیە. يعني طبعا ئەمە دەرس و پند و ئامۆژگاری زۆر تایە بۆ ئێمە کە ئێمە ئەبێ هەر بابەتێک کە دێتە لامان دنیاە تۆ ئیسەر لەوان نێژاری وایە لە بین دوو مناڵتە لە ماڵەوە بکەویتە ئەم مەوقفەوە ئەبێ زۆر بە وردی گوێ بۆ بەرامبەر بگری و بۆ ئەوەکەی تریش يعني هەردوو بەرامبەرەکە ئەبێ گوێیان لێ بگری و ئەبێ هیچ شتێکی نەفسی خۆت لە مەوزوعەکە دەور نەبینێ. بۆ نمونە حتا ئەگەر کوڕێکت لەگەڵ دراوسەیەک تا کێشەی بوو نابێ یەکسەر بڕیار بدەیت بەسەر ئەوە و کوڕەکەی خۆت دەرکەی لە مەوزوعەکە، بەڵکو ئەبێ بۆستی تا حەقەکە ئەزانی دوای ئەوە بڕیاری حەق بی ئەگینا بەڕاستیەکەی لەگەڵ ناپاکانە و ئینسانی مسلمانش ئەبێ زۆر ئاگای لە خۆی بێ. و ئێمە زۆر جارمان تووشە بێ زۆر جار زەختمان لێکن يعني زەختی معنەویت لێکن ئیسا ئەو موقفەی کە پێغەمبەر تێکەوتووە خۆ ئێمە زۆر تێکەوین. زۆر جار ئابڕێ خەڵکێ دۆستن وانە خزمتن کەستن تێن ئەیانەوێ کەسایەتیەکە و خزمایەتیەکەی خۆیان بەسەر تا بسەپێنن تا تۆ بڕیاری ناحەق بدەیت. بەسەر تا ناتوە قەت داواتان لێ نەکراوە لە دوکانە لە دائیرەیە لە بازاڕە لە هەموو شوێنێکە ئەمە هەیە ئەیانەوێت تۆ ناحەق بڵێ ئەیانەوێت تۆ لەسەر ڕێلای ناحەق بڕۆی بڕیاری ناحەق بدەیت شایەتی ناحەق بدەیت بەڵام تۆ نابێت خوا لە خۆت بڕەنجێری با خەڵ بڕەنجی من خەڵک وا هەیە ئیسا قسەم لەگەڵ ناکە نایکە کەیفی خۆیەتی و مشکلەی خۆیەتی بەخوا یەک و دوو نییە لە بێگانە و لە دۆست لە خزم و لە دوور حیا عاجزە بێ بەر عاجزە بی کەیفی خۆتە من ئەمە بە حەق ئەزانم و ئەوەیە کە خوا پێمی پیشانداوە دوای ئەوە تۆ چیەکەی کەیفی خۆت و ئینسانی مسلمان ئەبێ ڕاست بڕوە